ئێوارەی ئەمڕۆ هونەرمەند نەرمین قادر لە تەمەنی 63 ساڵیدا بە نەخۆشی لە ماڵەکەی خۆیدا لە ئەڵڵایی کۆچی دوایی کرد. ئەوەی دەبینرێت لە ئێستادا خزمان و هەندێک لە هاوڕێ هونەرمەندەکانی کە لە پەنجەی یەک دەست تێپەڕ ناکات لێرەن بۆەوەی کە تەرمەکەی بشۆن و ئەم شەو بەنیاز نین کە بینێژن بۆیە سبەینە بڕیاری دەدەدەن هەرچەنە کچەکەی باسی دەوە کرد کە لەسەر وەسێتی خۆی کە داوای ئەوەی کردووە لە هەوشەی ماڵەکەی دابینێژن بەڵام تا ئێستا بڕیار لەسەر بابەتە نەدراوە. ئەوەی کە دەیبینن لێستا ئەمە بەردەمی ماڵی هونەرمەند نەرمین قادرە کە چۆڵێکی زۆری پێوە دیارە کە ڕێژەیەکی کەمیش لە خزمان و دۆستانی هاتوونە تێرە و هونەرمەندانی شوەکۆی کە باسم کرد لە پەنجەی یەک دەست تێ ناپەڕێت هاتوونەتە ئێرە و بۆ ماڵ ئاوایی لەو هاوڕێ دێرینەیە کە ساڵانێک خزمەتی بە هونەری کوردی کردووە. من هەفتەی ڕابردوو بوو قسەم لەگەڵ کچەکەی هونەرمەند نەرمین قادرا کرد باسی لەوە کە لە شاری بەغدا نەشتەگەریەک بۆ مێشکی بانجام گەێنراوە کە شێرپەنجی هەبوو بەڵام ئەوەی کە هەیە لە ئێستادا ئەم ێوارەیە کۆچی دوایی کرد کە بڕیار بوو کە ڕۆژی سێشەممە کە ئەمڕۆ بوو بێتەوە بۆ لای پزیشکەکەی دوای سێ هەفتە لە نەشتەگەریەکەی بەڵام ئەوە بوو کە ئێواری ئەمڕۆ کۆچی دوایی کرد.